زۆربەی زۆری زانایان بڵێن لە سەدانەوە پێنجی زانایانە فەرموون کارێکی باشە دیارە لەو ڕۆژەدا مسلمانان هەموو دڵخۆشن دڵشادن یەکێک لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسێکا کە باشترین عیبادەت چییە باشترین و چاکترینیان ئەوەیە کە ئینسان خۆشی بخاتە دڵی مسلمانەوە تان بەکاری باش و بەکردەوەی باش بۆیە هەر کاتێک مسلمان دڵی خۆش بێ و دڵ خۆش بێ بە شتێک پێویستە مسلمانان زۆر تاکید لەوە بکەنەوە بەو دڵخۆشیان بەردەوام بێت چونکە ڕاستی گوناه و تاوان خەم و خەفەتە هێنێ بۆ خراپەش خەم و یعنی بێتاقەتی هێنێ بەڵام بەڕاستی بزانین یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر کەسێک کە ئەیکا هەست بۆ دڵخۆشیەکە یعنی جەژنێکی ڕاستەقینەیە بۆی طبعا بۆ شێوازەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لێ ڕازیە کە ئەوە عیبادەتی تا بکرێ سڵاواتی لە دیار پێغەمبەر صلی الله علیه و سلم بدرێ مەدح و ثەنای پێغەمبەری خوا بکرێ سەڵات و سەلامی خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی لە زمانی خۆیان یەک منبەری دانا بوو بۆ حەسان کە وەسفی پێغەمبەریەکە صلی الله علیه و سلم ئێستا بێ لە مزگەوتەکان بەڕاستی وەسف پێغەمبەری خوا بکرێ ئەمە مصیبەت نییە مەجلیسی ئێمە هەمووی پڕە لە دنیا و باسی پارە و نەعوذ بالله باسی شەهوات و شتی گوناه و تاوان بیرمانە چێ زیکرێک و سڵاواتێک لە دیاری پێغەمبەر بدەین صلی الله علیه وسلم لە کاتێکیشا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم هەر مەجلیسێک سڵاواتی لە دیار نەدرێ ئەو مەجلیسە بێ بە مەجلیسێکی بۆگەن لە حیوانێکی تۆپی و تیاتر وەڵای من ڕێزمان بۆ هەر موسڵمانێکەیە چونکە بەڕاستی زۆرێکیان لەوانە یعنی ناڵێن هەر هەمویان زۆرێکیان لەوانە بەڕاستی جاری وایە لەبەر ئەوە ئەڵێن یادی پێغەمبەرێک دەڵێن نەوەکو پێ ئەمری پێغەمبەری تابێ ئەویش هەر گەورەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بەڵام کاتێکە تۆ 400 ساڵ مسلمانان لەسەر ئەوە بن کە نزیکەی 300 بۆ 400 ساڵ هەر هەموو یادی کردی بێ کەس خلافی نەبوو بێ و پێغەمبەریش فەرمێ صلی الله علیه وسلم ئومەتی من طائفەیەکی هەیە هیچ کاتێک واز لە حەق نایەنێ کەواتە ئەم 400 ساڵە لەسەر حەق بوون لەبەرەوە زۆربەی زۆری زانایان بڵێن لە سەدانەوە پێنجی زانایانە فەرموون کارێکی باشە هەر کەسێک کردی بیکە هەر کەسێکیش نەیکرد وەکو ڕێیەکی خۆی خێچەکەبانەی کە زۆر اعتیادیە ناوەی بڵێ کافرە بێنە بەڵێ بێدینە بێنە وەڵێ شتێکی خراپە بەڵام ئەوەمان لەبیر بێ کە ئەمە لەبەر خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە تازەکردنەوەی وعد و پەیمانە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم پەیماننامەی نوێبوونەوەی ئەو پەیوەندیە کە ئینسان هەیەی لە خزمەت پێغەمبەرە چۆن داوای شەفاعەتی لێ بکەین ئەگەر ئێمە زۆر شاد نەبین بە باس و خواسی و پێغەمبەرە و سڵاواتی زۆر لە دیار نەدەین صلی الله علیه وسلم